سڵاو سیری. سڵاو، تۆ دەتوانین یارمەتیت بدەم. دەمەوێت فێری زمانی ئینگلیزی بم. دەتوانێت قوتابخانەیەکی باشم بۆ بدۆزیتەوە؟ 25 قوتابخانە دۆزرایە. بەڵام با هەر وانە خوێندن نەبێت، گرنگێکی تەواو بەوانەی وەرزش و هونەر و میوزیکیش بدرێت. 20 قوتابخانە دۆزرایەوە. با بەردەوام گەشتی زانستیشمان پێ بکەن. 16 قوتابخانە دۆزرایەوە. لە هەمان کادا زمانی ئەڵمانی بخوێنین و فێری زمانی ئەڵمانی بین و مامۆساکان وەکو هاوڕێ بن لەگەڵمانە. تەنها یەک قوتابخانە دۆزرایەوە. وای ئەبێ کوێ بێت؟ بێگومان کۆمەڵگەی نێودەوڵەتی جیهان سلەیمانیە. ئەستان چەندین تایبەتمەندی تری هەیە کە تۆ هەر باسیشت نەکرد. دەست خۆش سیری، بەڕاستی کۆمەڵگەی جیهان جێی متمانەیە.